دەربارەی یاسای خانەنشینی موچە و دەرماڵە و ئیمتیازاتی پلە باڵاکان و پەرلەمانتاران دەبوایە بە پێی یاسای یەکگرتووی خانەنشینی عێراق بکرایە کە تاکە یاسای پەیڕەوکراوە لە سەرانسەری عێراق نەک بە داڕشتنی یاسایەک کە بەرژەوەندی پلە باڵاکان و پەرلەمانتاران زامن بکات و پلە نزمەکان وەکو خۆیان بمێننەوە. بەداخەوە ئێمەش لە ناو ئەو بەناو چاکسازیە ئەیانەوێ من حەل لەو ژمارەکەمەش ببڕن و کەسیش نازانێ ئەو ژمارە زۆرەیکەوە هیچ من حەیەک پێ نەدراوە چییە. ئێمە داواکەین لێرەوە وایە هەر ئەمڕۆژ خۆتان چاکەزان لە بەردەم پەرلەمانی کوردستان هەمان خۆپیشاندانی زیندانیانی سیاسی هەیە پێیان ئەڵێن حکوومەتی هەرێم ئەگەر ئێوە خۆتان بە خزمەتکاری گەل ئەزانن دەست مەبەن بۆ قووت و بژێوی ژیانی ماڵ و مناڵی خەڵک بە هەموو چین و توێژەکانیانەوە